لەسەر بڕیاری حکوومەتی عێراق و ئامادەکاری لیژنەی وەرگرتنی گەنم لەمڕۆ دەست دەکرێت بە وەرگرتنی گەنمی جوتیاران لە هەرێمی کوردستان. ئەمساڵ حکوومەتی عێراق ڕەزامەندی دەربڕیوە بە زیادکردنی 30,000 تەن گەنمی دیکە بۆ سنووری پارێزگای سلێمانی و 165,000 تەن گەنم وەردەگیرێت. لە سنووری پارێزگای سلێمانی 4 سایلۆ هەیە کە لە شارەکانی سلێمانی و سەیسایق و ڕاپەڕین و چەمچەماڵن. لیژنەی ئامادەکاری وەرگرتنی گەنم لە سنووری پارێزگای سلێمانی دەڵێن ئامادەن بۆ وەرگرتنی گەنمی جوتیاران. وەرگرتنی ئەو گەنمە بەپێی ئەو بەرنامەیە دەبێت کە ئێمە وەکو لیژنەی باڵا دامان ناوەوە سەرمان بۆ جوتیاران داناوە لە هەر ناوچەیەی گەنم بەرن بەپێی عایدیەت و مەنتیقەکە بۆ ئەو سایلۆانە. ئێستا هەر 4 سایلۆکەی ئێمە کراون: سایلۆی سەی سادق، سایلۆی چەمچەماڵ، سایلۆی سلێمانی، سایلۆی ڕاپەڕین. بەنکەرەکانی هەڵەبجە و گەرمیان ئەوان ڕەنگە 2 ڕۆژ 3 ڕۆژ تەخیر ببن لە وەرگرتنی گەنم، ئەویش هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەو لیژنەیە کە لە بەغا دێت تا ئێستا نەگەیشتووە، بۆیە ئەوان ڕەنگە 2 ڕۆژێک تەخیر ببن. بەس ئەم تەخیربوونە هیچ کاریگەری نییە، ئەم ڕێژەیە بۆ ئێمە دانراوە بە تەواوی وەرئەگیرێ و ئینجا کۆتایی دێ پرۆسەی وەرگرتنی گەنم. بەپێی ئەو خشتەی حکوومەتی عێراق ڕەوانەی هەرێمی کوردستانی کردووە. گەرمی دەرەجە 1 تەن بە 560,000 دینار وەردەگیرێت، گەرمی دەرەجە 2 480,000 دینار، گەرمی دەرەجە 3 420,000 دینار وەردەگیرێت. ڕێژەی وەرگرتنی گەرمی جوتیاران بەپێی پارێزگاکان جیاوازە. لە سنووری پارێزگای سلێمانی 165,000 تەن گەنم لە جوتیاران وەردەگیرێت، لە سنووری پارێزگای هەولێر 110,000 تەن، لە سنووری پارێزگای دهۆک 115,000 تەن وەردەگیرێت کە پارێزگای سلێمانی لە پلەی یەکەمدایە. نەخێر ئێمە لە سایلۆکانە بە هیچ شێوەیەک پارێک لە ساحایە پێداغی لە ساحایە وەرنەگیراوە، ئەوە ئەم ساڵش بە هەمان شێوە هەر لە سایلۆکانە وەرگیرێ گەنم ناکەینێ ساحەوە، هیچ کێشەی نییە و مشکلێ بۆ دروست نابێت بڵێ تەڕەبێ یان تووشی زیانەوێ. ئەمڕۆ بەڵێ دەستمان پێکردو بە پرۆسەکە، ئەمڕۆ کە ڕۆژی یەکشەمەیە 4 شەشە دەستمان کردو بە پرۆسەکە. وەڵای ئەو بڕێ بۆمان دیاری کراوە تا بڕە تاوانەکەین تر ناوەستین ئینشاڵڵا. ئەو بڕە بۆمان دیاری کراوە ئەو بڕە وەرەگرین ئەو کاتە لە مانگ زیاتر دەخایەنێ. تا ئێستا زۆرێک لە جوتیاران پارەی ساڵانی ڕابردووی گەنمیان لە حکوومەتی عێراقەوە پێنەدراوە و دیاریش نییە کەی ئەو پارەیان بۆ سەرف دەکرێت. بۆیە بەشێکی زۆر لە جوتیاران لە دوای وەرزی دروێنە گەنمەکانی خۆیان بە بازرگانە عەرەبەکانی خوارووی عێراق دەفرۆشت بە نرخێکی کەمتر لەوەی حکوومەت لیان وەردەگرێت، بەڵام ئەوان پارەیەکی کەمتر بە باش دەزانن لە پارەیەکی نەبوو. ئەمساڵیش بەشێکی زۆر لە جوتیاران هەمان شت دووبارە دەکەنەوە. ڕەمیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.